من ئێستا لە بەردەمی بازاری دۆلارەکەم لە شاری سلێمانی نرخی لیرەی سووری بە شێوەیەک دابەزیوە کە سێ هێندەی سێ ڕۆژ لەمە و پێش دابەزیوە ئەم نرخە بە شێوەیە کە نرخی لە 185,000 ئەگەر 2000 بێت لیرە سووریەکە، بەڵام ئەگەر 5,000 بێت نرخی لە نزیکەی 240 بۆ 245,000 کە ئەمە نرخی ڕاستەقینەی خۆی نییە. ئەم لیرەیە لەبەرەوەی لە سووریا بەم نرخە نییە. منەچمەێت لایەشی لەو مامەڵەکارانە سڵاوی لێبێ 2000 بە چەنە؟ 2000 بە 180 بۆ 85. ئەی 5,000 بە 240. بە 240. ئەی باشە ئەگەر کەپس بێ و ئەگەر فەل بێ چۆنە سەری؟ ئەم فەلانە بە 180ە، کەپسەکەش بە 190ە، پێنجەکەی لۆک بە 240، فەلەکەشی بە 185. باشە بووە دابەزی بەو خێراییە کەس دازانێ. خەڵک زۆر زیانی کرد بە لێرە؟ ناوەڵا کەس نییە. ینی زیانیان نەکردووە خەڵک یانیوان کە وەڵا هەیە زۆر زەری کردووە، زۆر زەرەری کردووە. ئارە وەڵا زۆر سپاس بۆ بەڕێزێ. بەڵێ ئەمەی کەی بینن ئەمە لیرەی 2000ە فەلە کە نرخەکەی لە 180 بۆ 85,000 ملیۆنی کە ئەمە لە چاو چەند ڕۆژی ڕابردوودا لە چاو 3 ڕۆژ بە 4 ڕۆژ لەمە پێشدا چوو ئەوە نزیکی 700,000 دینار بووە بۆ هەر ملیۆنێکی، بەڵام ئەمڕۆ لە کاتی داخستنی بازاری دراودا بە شێوەیەک دابەزیوە ئەم نرخە کە وای کردووە هاوڵاتیی زۆر زەرە بکە لەم مامەڵەیەدا کە وەکو باسییانەکەن ئەو کەسانی کە لەم بازارەدا مامەڵاکەن کە ئەو جوڵە بەرفراوانە بەو شێوازە بەرز بێتەوە و بێتە خوارەوە ئەمە مەترسی خۆی هەیە. خەڵک هەیە زۆر زیانی کردبێ؟ والله زەلام هەیە ئەمە نەی زەرر کردێ لە عەقڵان نییە، زەلامی ژێ قانجازی کرا. وەڵامەکە داربی چەندێکی زەرر کرد؟ وەڵام منە زانم زەلامەیە 2 دەفتەری زەرر کردووە. 2 دەفتەر؟ زەلامەیە 5 زەرر کردووە. باش تۆ بە دروستە زانی و مامەڵێ؟ والله من ئەمە بە قوماریە زانم، من هەر نایکەم و مەعامەلە ناکەم. باش ئێستا تۆ ئاستی خۆیەوە ئەمە؟ ناوەڵڵا ناتوە ساکێ بە ئەو سابەحاتی خۆی بە 90,000 بوو. ئارەوەڵڵا زۆر سپاس بۆ تۆ. هەمویان باسیەواکەن کە ئەم نرخی ئەم لیرەیە بەو شێوەیە ڕاستە نرخی ئەم لیرەیە بە شێوەیەک بووە کە جوڵەکەی کە وای کردووە زۆر کەسەیە شۆک بووە کە زۆر کەسەیە کە خۆی مامەڵەی نەکردووە بەم لیرەیەوە، بەڵام پارەی هێناوەتە ئێرە و ئاڵوگۆڕی بەم پارەیەوە کردو. ئەمە وای کردووە خەڵکیشی زۆر زیام کە لە بەرزبوونەوە و دابەزینەیە، بەڵام ئەوەی کابینرێ لە ئێستادا نرخەکەی بۆ 5,000ەکەی ئەگەر کەپس بێت بە 240,000 دینارە، ئەگەر بێت و 2000ەکەی بێت فەل بێ بە 180 بۆ 185,000 دینارە هەر ملیۆنێکی.